لە کاتێکدا لە زۆربەی شارەکانی ئوکراینە شەڕ بەردەوامە لەو ناوچانەی کە لە زۆنی شەڕەوە دوورە جوتیاران دەستیان بە دروێنەکردنی زەویزارەکانیان کردووە. جوتیارانی گوندی ئیڤانیفکا سەر بە پارێزگای میکۆلایڤی باشووری ئوکراینە هەفتەیە کە دەستیان بە دروێنەکردنی گەنم کردووە. ئاندرێ لە منداڵیەوە لەگەڵ باوکی لەسەر ئەم زەویانە کار دەکات. 5,000 هێکتار زەوی هەیە بە بەرهەمی ساڵانەی نزیکەی 10,000 تۆن. بەهۆی کەمی نرخی حکومی لە ڕێگای بازرگانانەوە بەرهەمەکانیان ساغ دەکەنەوە. بەڵام ئەمساڵ بەهۆی شەڕ و مانەوەی گەنمی ساڵی ڕابردوو بازرگانان لە جیاتی $300 بۆ هەر تۆنێک بە کەمتر لە $100 گەنمەکانیان دەکڕنەوە. شێوازی کارکردنی من لێرە نەگۆڕدراوە چونکە ئێمە لە ساڵی 2014ەوە لە نێو شەڕداین. دۆخی ئەم ناوچەیە وەکو خێرسۆنیان میکۆلایڤ نییە کە بەردەوام تەقینەوە ڕوودەدات. دۆخەکە لێرە باشترە بەڵام کێشەی سەرەکی ئێمە دۆزینەوەی کڕیارە بۆ بەرهەمەکانمان. پێشبینی دەکرێت بەهۆی بەردەوامی شەڕ لە ناوچەکانی باشوور و ڕۆژهەڵاتی ئوکراینە ئەمساڵ لە 35% بەرهەمی گەنمی ئوکراینە دابەزێت. لە شاری ئۆدێسا لە باشووری ئوکراینە دروێنەکردنی گەنم تەواو بوو و ڕۆژانە جوتیاران بەرهەمەکانیان دەبەنە سایلۆکان. لە ئۆدێسا 3 بەندەری گەورە هەن بەڵام بەهۆی مینڕێژکردنەوە پرسی هەناردەکردنی گەنم ڕاوەستاوە. لە ئوکراینە هێشتا 20 میلیۆن تۆن گەنم هەناردە نەکراوە و ماوە. بە بەرهەمی ئێستاوە دەکاتە نزیکەی 40 میلیۆن تۆن کە لە سەردەستی ئێمە ماوەتەوە و ناتوانین لە ڕێگەی دەریاوە و هەروەها لە سنوورەکانی دیکەوە بۆ دراوسێکانمان هەناردەی بکەین. ئوکراینە و رووسیا نزیکەی لە 30 گەنمی جیهان دابین دەکەن. گەرچی بەهۆی کەڵەکەبوونی گەنم لە کۆگاکانی ئوکراینە نرخی گەنم لەم وڵاتە بەرز نەبووەتەوە. بەڵام کاریگەری ئەم شەڕە وای کردووە نرخی خۆراک لە جیهاندا بەرزبوونەوەیەکی پێوانەی بەخۆیەوە ببینێت و ژیانی 1,400 ملیۆن کەس بۆ دابینکردنی خۆراک بخاتە مەترسیەوە. دڵنیا ڕەحمان، ڕوودا و گوندی ئیڤانیفکا.